بەلای خۆی گەورە میهرەبان ئێمە ئەمڕۆ لە دەستگای خێرخوازی بەخشین هاتین بۆ شارۆچکەی شۆڕش لێرە لافاو هەڵساوە و زەرەروزیانێکی زۆری بەو خەڵکە گەیاندووە هەیە ماڵی بۆ دەرنەچووە هەیە دوکانەکەی ئاو بردوێتی هەیە خانۆکەی ڕووخاوە زەرەروزیانێکی زۆری مادی کەوتووە بەڕاستی بۆیە لێرەوە ئێمە داواکارین لە خێرخوازان بێن بەهانای ئەو خەڵکە لێ قەوماوەوە ئەو خەڵکەی کە ماڵ و حاڵی نەماوە و لە ئێستاە دوێنێ لە ئاوا خنکاون ئەمڕۆ ئاویان نییە بیخۆنەوە و شوێنێک نیەتیە بحەوێنەوە بێلانە بوون کەلوپەری ماڵیان نەماوە بۆیە داواکارین لە خێرخوازان بێن بەهانای ئەو خەڵکەوە و ئەوەی کە ئەکرێ لە هاوکاری لە دەستگیرۆیی هیچ تەقسیری نەکەن چونکە بەڕاستی خەڵکی کوردستان خەڵکێکی خێرخوازن خەڵکێکی خێرەومەنگن بۆ خەڵکی دەرەوە دەستکراوە و دڵکراون خوازین بۆ براکانی خۆیان لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانە دەستکراوەتر بن زیاتر بێن بەهاناوە ئەو گەرم و گوڕەی کە هەبوو بۆ پرۆژەکانی تری دەستگای خێرخوازی بەخشین زیاتر و زیاتر گەرم و گوڕیان هەبێ بۆ ئەم خەڵکەی کە لێرەیە و لێرەشەوە داواکارین لە ڕێکخراوە خێرخوازیەکانی دەرەوە کە میلەتی کورد چوون بەدەم ئەوانەوە لە کاتی لێ قەومانیانە ئەوانیش بە هەمان شێوە وەفایان هەبێ بۆ ئەو بابەتە و بێن بەدەم ئەم خەڵکە لێ قەوماوە هاوکاری و دەستگیرۆیان بکەن ئومێد دەکەین خی گەورە هاوکاری ئەمان کە و یارمەتیان بە و قەرەبوویان بۆ بکاتەوە و خەڵکی خێرخوازیش زیاتر بێن بەدەمیانەوە زۆر سوپاسان دەکەم. ئەمە ماڵی کاگەحمەدە و ئەم ڕیزە ماڵە توانم بڵێم پێشەوەی ئەم کارە ساتەشیان بەسەر بێ هەر هەمویان زەکاتیان پێشیە ینی هیچ کار و کەسابەتێکیان نەبوو هیچ موچەیەکیان نەبوو هەر بۆ خۆی خەڵکێکی هەژارن ینی هەر ئەتوانم بڵێم ناحەی شۆڕش بە شێوەیەکی گشتی خەڵکیشی هەژارن کەم دەرامەتن بە تایبەتی تریش ئەم ڕیزە ماڵە پێشەوەی ئەم کارە ساتیان بەسەر بێ پێشتر دەستگای بەخشین چەندین جار هاوکاری گەیانۆتە ئێرە و خەڵکێکی هەژار نشینن خی پەروەردگار جارێکی تر بەسەری کردوونەتەوە بەوەی کە ئاو چۆتە ماڵەکانیانەوە کە هیچیان بۆ دەرنەچووە بەڵام خۆشببختانە ئیمڕۆ تیمی بەخشین یەکەمین تیم و بە خێرایی و بە گورج و گۆڵانە گەیشتە ئێرە و یەکەمین خزمەت گوزارەکانی گەیانە ئەم گەڕەکە کە بۆ هەر ماڵێک 5 جۆرەقە و لەگەڵ پێداویستی سەرەتایی دۆشەک و بەتانی. يا الله أبى دوێنێ لەوە هاتووە مناڵەکانم دەرکرد لە وەزعیاوان لێخوای گەورە ساتنە بەس ئەو نەفریا کەوتمە کە مناڵەکانم دەرکردووە یەکشتر نەکەوتووە ماشەڵڵا ئەو تاوێ هاتووە ئاوە تاوێ هاتووە مامۆستا ڕەمووی بڕێ خۆ و پیسیە یا ڕەبی خۆتان قەرب بکاتەوە حەمدا کە زەرەری گیانینەوە خی گەورە شفای خۆشە بە ئینشاءڵڵا فریاکەوتمە کە مناڵەکانم دەرکرد ڕاست خۆشم لەوێ خۆشانم ئاوایە خۆراجانم ماڵێوەوە چیتان بۆ دەرچووە زەرەر چیتان لێکەوتووە سەرەتا مامۆستا جان بە خێراتنی جەنابتانەکەم بخوایە ئێمە وەک کابرا لەیە بەس فریا کەوتوینە مناڵەکانم نەخنچێن هاتا مناڵەکانم دەرگردانێکیانم خەریو بخنچێ چونکە ئاو گەشتوتە ئێرە ماشەڵڵا ئەرە بەخۆ ئەمە ئاوەکەی تا ئێراتە بوو شکر زەرەری جانی نەبوو سەرەر جایم نەبوو بەڵام ئیتر ئەمەی تریشان خواجان داوێتی خواجان پڕێکاتویش پێمان ناخۆشە و خوازین خێرخوازان بێن و هاوکاری ئینشاءڵڵا هەمووی قەرەبوو بکەینەوە بەڵام الحەمدلله کە زەرەر گیانی نەبووە لەخوا بە زیادبێەوە سەرەمیەتی خی گەورە قەرەبووی کاتێ یاخوا سەلامەت بن دەستان خۆش بێ هەل لێرە ئێمە خۆم فەقی شۆڕشم ئاگام لە ئازار و مەینەتی ئەمان هەیە ئەمان وەکتر ئەمە 2 هەفتە جارێ سیان ڕۆژ جارێ ئامان بۆ دیێ یعنیوا لا فاخنکانمانی سیان ڕۆژ جارێ 2 هەفتە جار ئامان بۆ دیێ خەڵکی ئێرە ئەم منتیقی ئێمە خۆی هەژار نشینن هەر خۆیان دەستیان کورتە اینجا ئەم زەرروزیانەش هاتووە بە سەریانە توانای کڕینەوەی ماڵ و دابینکردنی و ماڵەکان تامیرکەنەوە عەشای ناماڵ بکڕن
ئەمما ئەم برایانە ئەم خەڵکانە ناتوان بیکردنەوە زۆربەی کەسی خەڵکی هەژار و دەستکورتە اینجا ئێمە لێرەوە وەکو دەستگای خێرخوازی بەخشی کەمپینێکمان ڕاگەانەوە کامپینێکی هاوکاری دارایی بۆ خەڵکی لە قەوماوی ئەم سنوورە من لێرەوە داوا لە خێرخوازانەکەم ئەوانی کە خی گەورە ماڵی پیانداوە لە کوردستان لە دەروی کوردستان بتوان هاوکارمان بن ئێمەش بتوانین هاوکاری ئەم خەڵکە هەژارە بکەین بەڕاستی ئێمە خۆمان لێراژین ئەزانین خەڵکەکە چەند هەژارە وەگەوە نیە لە دوورەوە کە خۆت دووری بەڵام بۆی ئێمە هاوارمان بۆ خێرخوازانی ناوەڵین داوایان لەکەین یارمەتیمان بدەین بە زووترین کات ئێمەش بتوانین ئەم ماڵانە لە ئاوارەی و دەربەدەری بگەڕنەوە جێگەی خۆیان ماڵەکان پاکەنەمەش هاوکارێکە شتێکیان ئەو پارەی ئاندێنە بتوان شتێکی لە شتێکی بۆ ناو ماڵ خوان ناو ماڵەکان یان پێ ئاوادانکەن و پێی گەرمەوە گەنیشەڵ. بەناوی خی گەورە مێنەبان زۆرێک لەو ماڵانەی لێرن زیانێکی زۆر گەوریان پێگەشتووە بەسپاس بەخوا لە یەکەم هەنگاوی هاوکارەکانی دەستگای بەخشین لە یەکەم ڕۆژ لە یەکەم هەنگاو لە یەکەم پرۆژە هەر ماڵێک و $500 و دۆشەکە و بەشدانیشان بەسەر تەوزیع کراوە دیارەمان زانێکی زۆر گەوریان پێگەیشتووە پێم خۆشە ئەم مامۆسایانە ئەگەر یەکێکتان قسە بکات سپاس یەکەم مامۆستا زیانەکان چۆنە؟ سلام علیکم قوربان. عەلەیکە سەلام بەخێر بن. سپاس دەکەم زیانەکان چۆنە؟ خەڵکی ئەمە ماڵی برامە هاتوومە یارمەتیان دەم بەڕاستی لەخوا بەزارێ بەس خۆیان نەجاتیان بووە بەس ماڵەکەیانەوە سەیریکەن خۆتان زانین هیچیان بۆ دەرنەچەوە دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ بەڕاستی زۆربەی کەناڵەکانیان یعنی سەیرەکەی ئێستا لەم کاتەیە پێویستیان بە ئاوە پێویستیان بە یارمەتیە کاکەیان قسە هیچ تێ ناچیە کردار شەرتە دەستان خۆش بێ و نمەتان زۆر بەخشین بە کردار هاتە خزمەتە بەڵێ دەستان خۆش بێ کارێکی زۆر جوان ئەبێ کە تۆیەی ڕاگەیانەکان بەڵێ ڕۆڵیان هەیە بەڵام گرنگ ئەوەیە کردار هەبیە ئەوە تا کارەمایان لێ قەتع کراوە ئاویان نییە هیچ شتێکیان نییە یعنی ئەم خەڵکە پێویستی بەوەیە ئەم شۆڕشە لە سەعات 4 کارەبای بڕاوە یعنی لە هەمووی ماڵەکان لێ قەوماوەوە کارەبان نەدەی ئاو نەدەیتە خەڵک یعنی ئەمە بەڕاستی کارەساتە یعنی ئەمە بەڵێ کارەساتێکی سروشتیە بەڵام ئەبێ کردار هەبێ بۆی بۆ ئەوەی خەڵکەکەی نەبێت تۆزێ لە ئێش و ئازارەکەی کەم بکاتەوە. سپاس بۆ جەنابەت دەست خۆش بێ یارە بەڕێزان وەکۆی کە با بڵێن پرۆژەکان تەنها لە قاڵبی قسەیان نامێنێتەوە پێویستە بە عملی و بە کرداریش خزمەتی ئەم خەڵکە بکرێت ناکرێت تەنها بڵێن پێویستیان بە هاوکاریە بەڵامی هاوکاریەک نەبێ بگاتە دەستی خەڵکی بۆیە دەستگای بەخشین وەکو یەکەم دەستگای خێرخوازی کە توانی هاوکاریەکان و کەمپینەکە ڕابگەێنێ هەر وەکو یەکەم دەستگای خێرخوازیش توانێتی بە عملی بە نەتیجەوە لە خزمەتی ئەم خەڵکەیە بێ و ئەوە شاهدی خەڵکەکەیە بۆ دەستگای بەخشین کە وا ئاڵێن بۆیە ئێشتا پرۆژەکە نەوەستاوە پرۆژەکە سەرەتایەتی پێویستی بەوەیە ئیشی زیاتری لەسەر بکرێت عفونکە داگەمەش داگرە دەست خۆش بێ ئەگەر تەماشای ماڵەکانکەی بە تەواوی بۆ تەوێرانێکی تەواو ینی ئیشەکە بە جۆرێکە کارەکە بە جۆرێکە بە یەک تیم بە یەک کەس بە یەک ڕێکخرا و کارەکە کۆتایی نایە چونکە زەرەرەکان زەرێکی گەورن نەتیجەکەش پێویستی بە ئیشی گەورەیە بۆی بتوانی قەرەبووی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بکەیتەوە کارە ساتەکە بە جۆرێکە هیچ شتێک لە ماڵەکەیان دەرنەچووە زەرێکی زۆر گەورەی پێگەشتووە ئێستا لێرە تەنانەت وەک ئەڵێن دوێنێ خەڵک لەم ئاوە خنکاوە بەس ئێستا خەڵک ئاوی نەبی خواتەوە ئاین ڕاستەخۆ خەڵکەکە کەوتۆتە ناو ئەساتێکی زۆر گەورە بۆیە ئەم پرۆژەیە کە بەردەوام پرۆژەیەکی ڕێکوپێکە من پێم خۆشە دیمەنی ماڵێک بگوازمەوە کە ڕاستەخۆ تووشی زیانێکی گەورە بوون ئەگەر ئیجازە بێ ئێرە تەسویرکەن ببورن بەڕێزان ئەبینیە ماڵە هیچی بۆ دەرنەچووە بۆیە پێویستە هەموو لایەک بە هیمەتێکی گەرمەوە لە خزمەتی خەڵکی شۆڕژ و خەڵکی چەمچەما خەڵکی تێکی ئەوانەی کە لیان قەوماوە بەڕاستی تەماشاکە ئەگەر تۆ بۆ ماوەی 10 ساڵ کارت کرد بێت تا ماڵێ دروستکەی ماڵێک پێکەوەنەی لە یەک کارە ساتە هەمووی تیا بچێ نەتیجەکەی بە چۆن بێ تەماشاکە ئێرە هەریچان بۆ دەرنەچووە پێویستەکانی ماڵەوەیە کە تەماشاکە هیچیان بۆ دەرنەچووە هەر تەنانەت دۆشەکەیشان بۆ دەرنەچووە هەر هیچ شتێک نەماوە لەم ماڵە وانە تەواو ینی حتا ینی بۆیە ئێستا بەڕاستی جێی خۆیەتی خێرخوازان ڕێکخراوەکان حکوومەت هەموو لایەک جدی بێ لە بەدەمەوە هاتنی ئەم خەڵکە الحەمدولله ئێستا ئێمە وەکو دەستگای بەخشین ئەم ماڵانە بەسەرەکەینەوە کە هیچیان نەماوە ئای بەڕاستی شتێکیان لە دەستداوە بۆیە پرۆژەکە بەردەوامە ئێوە ژیمەت و هاوکاریتان هەبێ بە ئومێدیەوەی بتوانین زیاتر و زیاتر لە خزمەتی خەڵکی ئەم شارە بین و هەمووشتان هاوکار و دەستبارێکی ڕاستەقینەی دەستگای بەخشین بین.
دوکانەکە هیچی تیان نەما والله هیچی تانە ئیشی بردی ئاو بردی داخرابوو یا کرابەوە هیچی تانەما فەرمووە نەجوو شەوە ئەمەش ماڵەکەی حاڵمانی هیچمان بۆ دەرنەچوو هیچی دەرنەچوو خەسارە نەموو سەلاجە هەمووی بر لە نەوت هیچی ئیشی ئاو بردی گشتی قوربانی سەلام عەلەیکوم باشش کن ئەمە هەر دیوارەکە ڕووخە بەڵام شتەکانی شی بن هەمانێ بچوو بوو ئەو بژێمان لەسەرمە بوو بەڵێ بەڵێ ئەوەی تریش شتی ناوماڵی تیا بوو فەرش و کومبار و ئارد و برنج و شتومانیش ئەی دوکانەکەیش و ماڵەکەش هەمووی برد عەرەبی خوا قەرەبووی کاتەوە خۆی گەورە ڕەحمتان پێ بکە ئینشاءڵڵا بێ بڵێن خوا خراپتر نێ ئەلحەمدولیلا کە زەرەری گیانی نییە دێ الحەمدولیلا الحەمدولیلا ئینشاءڵڵا خوا ئەمانەش قەرەبووە کاتەوە خوا گەورە ڕەحم بکە ئینشاءڵڵا ئەمە ژێکێکی ترە لەو ماڵانە کە بە چاوی خۆتان نەیبینن کە تەماشا بکەن حاڵی ئەم ماڵانە چۆنە بە شێوازێکە دوای شەو ڕۆژێک لە تێپەڕبوونی لافاوەکە ئێستاش شوێنەوارەکەی هەردیارە ناتوانین ڕێ بکەی بە کۆڵانەکانە بۆیە کارەساتەکە زۆر زۆر گەورەیە خی پەرودگار دەرو بکاتەوە یا ڕەب العالەمین و دووبارە و دەبارەیەکەینەوە هەتاکو دەستمان پڕتر بێ و زیاتر توانین خزمەتگوزاری پێشکەشکەین داواکارین لە هەموو خێرخوازان لە خواپێداوان لە کەم کەم لە زۆر هاوکارمان بن ئەوەی کە بینی و تا نەشتێکی سەرەتاییە گەیشتۆ لە ئێستاە بۆ هەر ماڵێک 5 جۆرە قەسەرف کراوە و لەگەڵ هەندێک پێداویستی کە هەندێکیان ئەم شەو هیچ نەبووە پێی بخەون یعنی هەتا بەتانی نەبووە دۆشەک نەبووە بۆیە ئێمە بە خێرایی هەندێک دۆشەک و بەتانیمان پەیدا کردووە و سەریع بۆی ئەم شەو لای کەمێکەی لەم وەرزیستانەیە سەرمایان نەبێ خوا پشتیوان بێ خافڵیان ناکەین لە خزمەتیان نابین ئەوەی پێمان بکرێ ئینشاءڵڵا و تەعالا درێغی ناکەین کەم تەرخەمی ناکەین بەڵام مەرجی ئەوەشەکە خێرخوازان هاوکارمان بن لە سەرتاسەری کوردستان لە دەروەی وڵات وەکو چۆن شارە خۆشەویستەکەی چەمچەماڵ هەمیشە قەزا و ناحیەکانی پێشەنگ بوون لەوەی کە دەستکورد بوون بەڵام هەمیشە ئەیان بەخشی بۆ هەر لێ قەوماوێک بۆ هەر هەژارێک لە هەر شوێنێکی کوردستان بەڕاستی لە پێشەوە بوون بۆ خزمەتکردن و بۆ بەدەمەوچوونی هەژاران. بەنای خۆی گەورە و میرەبان سپاس بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ سنووری چەمچەماڵ و شۆڕش و تێکی بەسەر کردەوە بە تایبەتی حەجمی لافاوەکە زۆر بەڕوونی لە شارۆچکەی لە شارچکەی شۆڕژ دەرەکەوێ ئێستا ئەمە لەم گەڕەکان وەکو کە خۆتامینێک بەشێک لە ئەم خانوانە ڕووخاون بەشێک لەم گەڕەکان ئاو بەتەواوەتی چۆتە ماڵەکانەوە ینی حەجمی دەمارەکە وەکو ئەوت حەجمی وێرانکارەکە بەڕاستی زۆرە ئەو ماڵە بەڕێزانە و خێزانە بەڕێزانێکەوە لێرانن وەکو ئەبینە تەنانەت هیچ شتێک لە ماڵەکانیان بۆ دەرنەچووە بەشێک لەم ماڵانێکەوە لەم سنووریانکەوە لەم گوزەرانی شەجێن ئێستا ڕاست ئێستا لێرانن بەڵام بەشەکان لە ماڵی خزم و کەسوکارەکانیانن و بەشەکان چوونەتە شوێنە دوورەکان چونکە لافا و باوبەران لەم سنوورەیە زۆر ئەم ناوچەی بە خێرایی گرتوێتەوە دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتێکی ڕاگەاندووە لێرە بەڕاستی ئەمە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەین کەوا بەدەم داواکەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بێت بەڕاستی چۆن دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو کورسە و لە هەموو بۆنەکانە بەدەم خەڵکی هەژار و لێ قەوماوی سنوورەکەەوە بووە ئومێد دەکەین لەم هەڵمەتەشا بەدەنگمانەوە بێن ئومێد دەکەم لەم هەڵمەتەشا بەدەنگمانەوە بێن چاومان لە نەخوا پێداوانە چاومان لە دەوڵەمەنەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی لە هەولێر لە سلەیمانی لە هەڵەبجە بەڕاستی لە هەموو شوێنەکانی تر چونکە ئەوەی کەوا ئەبینرێ لەم ماڵانەیە کە کامێرەکانی خۆتانەچێت لە ماڵەکانەوە یعنی خەڵک تەنانەت هیچ شتێکی بۆ دەرنەچووە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین تیمێکیان لە سلێمانیەوە هاتین بە سپاسێکی زۆرەوە هاوکارێکی بەشێکی باشی ئەم ماڵانەیان کردووە لە پێداویستەکانی نووسن لە بەتانی لە دۆشەک و هەروەها لە
هاوکاریەکی مادی بەڵام ئەو ماڵە بەڕێزانی کەوا لێرانن و لەم گوزەریان پێداویستەکانیان زۆر زۆر لەوە زیاترا بۆیە هەر کەسێکی خوا پێدا و بۆیە هەر کەسێکە گوێی لەم پەیامەی ئێمە ئابێ هەر کەسێکە دەنگ و ڕەنگی ئێمە ئەبیسێ بەڕاستی خەڵکی شۆڕش خەڵکی چەمچەماڵ خەڵکی تەکیە پێویستی بە هاوکاریەکانی ئێوە هەیە هەموو شتێک ئینشاءالله لە قەد و لە ئیمکاناتی خۆی ڕەنگە ئێمە پێویستان بە داخلی یەک مناڵێکە بێ کە 250 دیناریکە ڕەنگە پێویستان بە بچووکترین هاوکاری یان ژەمە خواردنێکە بێ خەڵکی ئەم سنوورە بەگشتی خەڵکێکی لێقەوماوە و زۆربەی زۆری خەڵکی شەهید و پاشماوەی ئەنفال و خەڵکە لێقەوماوەکەیە بۆیە خی گەورەش بەم تاقیکردنەوە لێرەوە داواکەین لە خەڵکی هەرێمی کوردستان کە بەدەم بانگەوازەکەی ئێمەوە بێن خەڵکی ئەم سنوورەی ئێمە وەکو کە ئەبینن ئەم ماڵانیکەوە ئەیبینن لێرانەیە دەرەکەون بە ڕێژەیەکی زۆر زەرمەند بوون داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەین لە هەموو ناوچە جیاوازەکان کاتی کردارە ئێستا کاتی کردارە کاتی ئەوەیەکەوە بەدەنگ خێزانەکانی خۆتانەوە بێن کاتیەکە بەدەنگ خوشک و براکانی خۆتانەوە بێن لێرە کۆمەڵێ ماڵە بینین کۆمەڵێ خوشکە بینین کۆمەڵێ مناڵە بینین کۆمەڵێ دایکە بینین کە بەڕاستی وەکو لە وێنەکانی جەنابتانە دەرەکەی هیچ شتێک بۆم خێزانانە دەرنەچووە دووبارە سێبارە دەستخۆشی بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ خەڵکی سنوورەکەی ئێمەی بەسەر کردەوە بە هاوکارەکانی ئێوە جارێکی تر ئاوەدانی ئەکەوێتە ناو ئەم خێزان و خانەوادانێکەوە لەم سنووری ئێمە هەیە. بازاری بێستون ئێرە 37 دوکانی تایە دیارە هەر 37 دوکانەکە بە سەڵاتی زەرمەند بوون کەسی هیچی بۆ دەرنەچووە بە جۆرێک ینی هەموو ئەو دوکاندارانی ئێرە تەواوی پێویستەکانیان کە لێرە جیانێشتووە لەبەر ئێرە بە تەواوی مەخزەنە بە تەواوی پڕ بۆ لە ئاو هەمووی تیاژوە بۆی بەڕاستی کاتی ئەوەیە خەڵکی خێرەمەند خەڵکی خوافێدا و خەڵکی خاوەن موقیف خەڵکی بە هەڵوێست موقیفیان هەبێ بەرامبەر ئەم کارەساتە گەورەیەکە ژینگەیە کە مەسەن خەڵکی چەمچەماڵ و تەکیە شۆڕ و ئەمەندیقە هاتووە ئەمانە ئێستا هەمووی دەستە ئەو شتانەشی کە خراپ بوون هێنە دەرەوە بۆ ئەوەی بتوان هەر نەبێت تۆزێکی لێ دەربکەنەوە یعنی بە تەواوی 100% نەبنەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە من دەیبینم ئەم مۆڵە بە تەواوی کەسی حەوت دوکانە بە تەواوی سفر بۆتەوە جاومێدم وایە یانی هەموو لە بەدەمەوە هاتنی جدی هەبێت و بتوانین وەکو ئەرکێکی ئینسانی وەکو ئەرکێکی ئیمانی وەکو کوردێک بتوانین موقیفمان هەبێت و هەڵوێستمان هەبێت و بەدەمەوە چوونمان هەبێت بەڕاستی هیچ لەوە کارەسات بارتر نییە لەیان ساڵ دەسابەت بکەیت هیچ بکەیت بەڵام لە نەتیجە بێیتەوە سەر سفر ئێستا ئەمانە وەک وایە بە عایلە و بە خێزانی برابێتە وڵاتێکی تر بەبێ جنوبەر بەبێ کەسابەت بەبێ پێویستی واتە سفر بوونەتەوە بەتەواوی کاتی ئەوەیە کە بەجددی هەموو لایەکمان ئاورانە دەستگای خێرخوازی بەخشین کە دوێنێ ئەم کارەساتەی بینی ئەم کارەساتە سروشتیە لە شۆڕش و چەمچەماڵ و تەکیە ئەمڕۆ بەیانەکەی هات بۆ شۆڕش و چەمچەماڵ تەخمینی زەرەری ئەم خەڵکی کردوێتەوە کە ئەمڕۆ لیژنەیە کە ماڵ بە ماڵی کردووە ئێستش بە پێی ناوەکان ماڵ بە ماڵەکان ئەگەڕێن و هاوکاری مادی و پێداویستی ڕۆژانیان پێشکەش دەکەن. وەکو قۆناغی یەکەم بڕی $500 و دۆشک و بەتانیان پێشکەش دەکەین و ئینشاءالله قۆناغی تر بەردەوامە بین. ئادەگەن چۆنی باشی برایگەن ئەسەلامەتکە خۆی گەورە بە باشتر بۆت پڕۆکە کاگا و دەنگ ئەلی بۆی مامەتی ئیمزا بکە ئمە لە دەستگای خێرخوازی بەخشین بڵێ بڕی 5 جۆرەقا ینی $500 لەگەڵ ئەو بعدێ پێداویستی کەمە ئینشاءالله جێگەتان بۆ پڕکاتەوە تۆزێ خوا حرمەتان پارێ دایکم دایکم ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بڕی 5 جۆرەقا ینی $500 لەگەڵ هەندێک پێداویستی بۆ ئێوەی ناومانە خوا جێگایەکان بۆ بگرێت. ئەلیە بۆ میزاب کە بابەگیان کاگ ئەحمەدگیان بڕی 5 جۆرەقا لەگەڵ هەندێک پێداویستی وەرەگری کاگ محەممەدگیان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینە ڕێی خێرخوازیەکەەوە بڕی 5 جۆرەقا ینی $500 لەگەڵ هەندێک پێداویستی بۆ جەنابەت هاتووە ئەمە دنیاشتەوە دەستان خۆش بێ و ماڵتان ئابێوامان وایە جوزئێ لە پێداویستیەوە پڕۆ بکە ئەمە با بێڵم ئەمە
یاڕەبی دەستەوەی خۆش بکە نردوێت دەست ماچ بەس بەوە پڕوە نابێت ئەمە هێشتانە زەرەرمان کەم کردووە لە چاوبازە کەستا هەیە خەڵک مناڵی پۆتاوە زیاتر ماڵی ڕووخاوە چیمال دەست بێ لە قسمەکانش دەستگای خێرخوازی بەخشی خێر بن و سلامەتان کرد سلامەتان کرد كم شالاو ورا شالاو جان ورا كرم ورا يرا وسا ورا لا يرا شالاو جان قربان علي ربو ما بيخوتي مزاكا اما لدزغاي خيرخوازي بخشين علي را بري 5 ورقه $500 مرضي خيرخوازي ئەمەش کاک بەشار ئەمەش یەکێکە لە ماڵە کاک بەشارەت ماڵەکەی هەموو تێکچوو ئاو هەتا سەروی دیوارەکان هاتووە و ئێمەش سوپاس بۆخوا ئێمڕۆ سوپاس بۆخوا ئێمڕۆژوە یارمەتیانە دێن ئینشاءڵڵا ئەو 5 وەرەقەیە کاک عەزیز لەگەڵ بەتان شتا بەتامینە ئینشاءڵڵا لە دەستگای خێرخوازی بەخشی بڕی 5 وەرەقە $500 لەگەڵ هەندێک پێداویستی ناو ماڵە هیوان مامنایە جێگایەکە بۆ بگرێت پێداویستەکانتان بۆستان بڕی 5 وەرەقەیە لەگەڵ هەندێک پێداویستیە انشاءالله جێگایەکان بۆ بگرێ دیوانمان وایە بەڕاستی من بۆ خۆم دڵخۆشم ئەمڕۆ سوپاس بۆ خوای پروردگار وەکو ئەبینن بە چاوی خۆتان دوو کۆڵانمان تەواو کردووە ئێستا لە کۆڵانێکی ترین ئەم کۆڵانە کە ئەبینن لێرەوە هەتاکو ئەوسەر بۆ هەر ماڵێک 5 وەرەقەمان دابین کردووە کە 5 وەرەقە تاکید دەکەینەوە هی خێرخوازان بۆ خوای گەورە پاداشیان باتەوە بەڕاستی ئێمە زۆر لیان مەمنونین و سوپاسیانەکەین بە هیواینەوەی کە زیاتر بگاتە دەستمان دڵیان خۆشکەین من ئەمڕۆ دڵم خۆشە لەبەرەوەی دڵی مسلمانێکم خۆش کردووە وەکو ئەبینن کە تیمەکانمان سوپاس بۆ خوای پەروەردگار نەک لێرە هەر ئەمڕۆ لە شۆڕش لە تەکیە لە چەمچەماڵ لە چەندین گەڕێکی تر ئەلحەمدولیلا چالاکیمان هەیە ئیمڕۆ لە ناو بازاڕ چالاکی ترمان هەبوو ئومێدەوارم ئینشاءالله تعالە لە ڕۆژانی ئایندەشە تەواوی ناحیەکە و تەواوی قەزاکە و تەواوی زیان لێکەوتوان دڵخۆشکەین بەوەی کە هاوکاریان بین بە دەمیانەوە بچین پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکەین کاتێک کە ئەبینم بزە و زەردەخەنە لەسەر لێوەکانیانە کە هاوکاریەکە گاتە دەستیان بەڕاستی ئێمە دڵخۆش دەبین ئێمە ئیسراحەت دەکەین و ئەو خۆ پێداوانەش ئەوانەی کە خوای گەورە بەسەری کردوونەتەوە کە ئیمڕۆلیان قەوماوە چاویان لە دەستمانە ومێدەوارم ئینشاءالله تعالى بتوانین کەمێک لە خەمەکانیان لە ئازارەکانیان کەم بکەینەوە ئینشاءالله تعالى وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ و ئەوەی دەیبەخشن لە سامان و چاکە ئەتان درێتەوە و ئێوە ستەمتان لێ ناکرێت.
بێ.